هیمەت بەرزی صفەتێکی زۆر گرنگی مرۆڤە، بە تایبەت مرۆڤی مسلمان. بە هیمەت بەرزی دەروونە بەرزەکان جیا ئەبنەوە لە دەروونە نزمەکان. خەڵکانێک هەن دەروون بەرزن، خەڵکانێک هەن دەروون نزمن. بە چیا لە یەکیان جیاکەینەوە؟ بە صفەتی هیمەت بەرزی. هیمەت بەرزی وا بە ئینسانەکە دائیمەن کردداری زۆر بکا و تێر نەخوا لە کردداری چاکە، وەواز لە تەمەڵی و تەوەزلی و خاو خلیجی بێنێ. هیمەت بەرزی تەماحێکی خێرە لە دەرونی هەر ئینسانێکە، تەماحی خێری هەیە، تێر ناخوا لە خێر. خێرێکی دەستەکەوێ حەزەکە لە خێرێکی تریدا، خێرێکی دەستەکەوێ حەزەکە خێرێکی تری زیاتر دەستکەوێ، حتا وەکو ئەیگەێنێتە لای خوای پەروەردگار، حتا وەکو بەهەشت بەدەست دێنێ. بەو هیمەت بەرزیە تۆ ئەگەیتە بەهەشت. ئەگەر هیمەتت بەرز نەبێ، هەرچەندێک باسی ئیسلامت بۆ بکرێ هەفتەیەک دوان ئەدبا، هەرچەندێک گەرمەگوڕت یا بێ مانگێ دوان ئەدبا، دوای هەم سار دەبیتەوە. سەیرەکەی ئەنی پیاوی وامان هەیە لەناو ئەم مەجلیسەی 60 ساڵە لەوانەیە نوێژ بکە، هێشتا نەگەیشتۆتە بەهەشت. ئەگەر هیمەتی بەرز نەبێ ئەڵێ کوڕا خەدەیتەوە مردمەوە ئەو پیر بووم، ئەوە عنی وەکو بڵێ لە دەست و پاخەی کاکەوم، تاقەتی نامێنێ. بەس هیمەت بەرزێکەوای پێکە لە پێشی من و تۆ دێ بۆ مزگەوت. لە نوێژی بەیانیانە دەرەکەوێت کە ئەو پیاوە بەتەمەنانە ئێستا لەسەر کورسی دانیشتون، هیمەتیان بەرزترە لەو گەنجانەی کە لە ڕۆژێکا 3 ساعت خەریکی تۆپێنن. ئەوان هیمەتی دنیایان، هیمەتی لەهو لەعبیان، هیمەتی ڕابواردنیان هەیە، بەڵام ئەمان هیمەتی بەدەستهێنانی قیامەتیان هەیە. خوای تەعالی ئەفەرمێ لە سورەتی آل عمران آية 133: وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. خوای تەعالی ئەفەرمێ خەڵکینە پەلە بۆ بەدەستهێنانی لێبوردەیی خوا، بۆ بەدەستهێنانی بەهەشتێک کە پانتایەکەی ئاسمانەکان و زەویە. خوای تەعالی ئامادەی کردو بۆ ئەوانەی لە خواترسن، ئامادەی کردووە، حازری کردووە پەلەی بۆ بکەن. بۆچی ئیش ناکەن؟ بۆچی کار ناکەن؟ کەس نازانێت لە چی دەقەیەکە مردن یەقەتان ئەگرێ، بۆیە پەلە بکەن. هەرچیتان پێیە زوو دەری خەن لە چاکەکاری. ومن أراد الآخرة وسعى لها سعيها وهو مؤمن فأولئك كان سعيهم مشكورا. سورة إسراء آية 19. هر کەسی ئاخرەتی بوێ، یعنی ویستی ئاخرەتی بوێ و کۆشش بۆ ئاخرەت بکە، یعنی بۆ پاشە ڕۆژ بکە و ئیماندار بێ، بەڕاستی ئەوانە کۆششەکانیان لای خوا سوپاس کراوە. یعنی خوای تەعالی پێ ئەزانێ و ئەینووسێ بۆیان، و هیچ لای خوای تەعالی ون نابێ. إن الله لا يضيع أجر المحسنين. رسول الله أفرمي صلى الله عليه وسلم أفرمي إن الله تعالى يحب معالي الأمور وأشرافها ويكره سفاسفها. خوای تەعالی چی پێخۆشە؟ پێغەمبەر ئەفەرمێ صلى الله عليه وسلم، ئەفەرمێ دائیمەن شتە بەرزەکانی پێخۆشن. خوای تەعالی حەزەکە دائیمەن مرۆڤەکان حەز لە شتی بەرز بکەن، لە خێرە، لە چاکەکاریە مەبەستمان. و پێی خۆش نییە ئینسان دائیمەن لە ژێرۆ بێ و بڵێ منیش لەگەڵ عامە. خوا ئەوەی پێخۆشە کە تۆ دائیمەن هەوڵ دەی سەرتەڵبی لە خێر و چاکەکاریە. ئەگەر گشتمان هەر خۆمان بکێشینەوە زۆر خراپ دەرەچێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ ئەگەر ئێوە داوای بەهەشتان کرد، مەڵێ خوایە هەر بەس بمان خەیتە بەهەشتەوە، کۆرە دەی هەر کوێ بێ نابینن کەسانێکی بێهیمەت هەن ئەڵێ خوا ئەکا من بەس بمخاتە بەهەشتەوە، ئیتر مشکیلە نییە چی شوێنێکەوێ لە بەهەشتە. بۆ ئاوا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر داوای بەهەشتان کرد، داوای فیردەوس بکەن، چونکە فیردەوس ناوڕاستی بەهەشتە و بەرزترین شوێنەکانی بەهەشتە. باسی یعنی ئەوەمان بۆکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکە ئێمە تەماحی فیردەوسمان هەبێ، حەزکەین پلە بەرزەکانمان دەستکەوێ. ئەمە پێ ئەوترێ هیمەت بەرزی. خۆشەویستەکانم، ئەمە هیمەت بەرزیە لە من و تۆی مسلمانە ئەبێ لە هەموو کەس زیاتر هەبێ.